لەسەر گۆماوێک گربوونەتەوە کە ساڵانە ڕووداوی هاتووی تێدا ڕوودەدات و بەشێک لە کەسوکارەکانیان تایدا گیانیان لەدەستداوە. هاوڵاتیانی گوندی زینانەی سنووری ناحی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵن. کەمی خزمەتگوزاریەکان و خراپی ڕێگای سەرەکی گوندەکەیان کۆی کردوونەتەوە. کۆبوونێتەوە هەر یەک لە ئێمە دەستمان لە کار و ئیشی خۆمان هەڵگرتووە بۆ ئەوەی پەیامێک بدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی بەشی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ببینن ئەگەر هەفتەیەک ئەگەر 2 ڕۆژ ببارێ هەفتەیەک بۆ نییە بپەڕیتەوە لە ماوە. ئەم چەمە ئاوە ئاستەنگی هاتوچۆکردنی ڕۆژانەی بۆ دروستکردون و لە وەرزی زستان و بارانباریندا بە تەواوی ڕێگای دەرچوون و گەیشتن بە گوندەکەدا دەخات. نەگەر ئەوە بەڵکو هۆکاری خزان و وەرگەڕانی چەندین ئۆتۆمبیل و تراکتۆری گوندنشینان بوو و تا ئێستا چەندان ڕووداویاچووی دروست کردو و 2 هاوڵاتی گوندەکەش لێرە گیانیان لەدەستداوە. خۆم کچێک و ئامۆزایەکم کەوتێتە ئەم ئاوەوە ئەو پیاوەی تر بە نەفەریات هاوردێتی ئەو خزمەمان هاتکە بۆ دێنی 2 هەفتەیە ئاکەوتە ئەم گۆمۆ لێرە خۆمان دەرمان کردگە مەکینێ فۆرگاسنی تێکەوتگە ئالەوانە ئەوش بە سڵ دەرمان کردگە. ساڵی پار لە وەرزی زستان و وادی بارانباریندا لە سنووری قەزای چەمچەماڵ بەوەی دروستبوونی لاپاوەوە دەیان گوندی ناوچەکە ڕێگای سەرەکییان نەما و هاتوچۆکردنی گوندنشینان تەواو ئەستەم بوو. بەرپرسانی پەیوەندیداری ناوچەکەش دەڵێن دەرخستەیان بۆ ڕێگای خراپی گوندەکان کردو و ساڵانە 2 تا 5 گوند ڕێگاکانیان چاک دەکرێتەوە. ئالێتەکانمان ئامادەن بۆ حاڵەتی لە ناکاو بەڵام وەکو چاکردنی ئەو ڕێگایانە ئەو ڕێگانی کە تێک چوونەوە و گوندنشینەکان داوان کردو ئەمە دەرخستەمان بۆیان ئامادە کرد و نردوانە بۆ سلێمانی و بە ڕیزبەندێکشمان کردو بۆ گوندەکان بە پێی زەڕوریەتی گوندەکان ئەوانەمان خستۆتە پێشەوە بۆی ئەوەی لە توانامانە بێ بۆیان چاکەین. بەهەش ناحی سنووری قەزای چەمچەماڵ 420 گوندیان لەسەرا. کەمی خزمەتگوزاریەکان بە گشتی و نەبوونی ڕێگای هاتوچۆکردن بە تایبەت بە یەکێک لە هەر هۆکارە دیارەکانی ئاوادان نەکردنەوە و چۆڵبوونی بەشێک لە گوندەکاندا دەنرێت. ڕزگار جەبارێن ئارتی، سنووری ناحی سەنگاو.